مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. خۆم کرد باڵێکی پەرپوتدا، مێزەکانی مەڕمەڕ و ئەرزەکەی سەلبەند بوو. یەک پارچە گەرد و تۆز بوو. داوام کرد مێیم بۆ بێنن. دەستەکانم با قەراغی زۆر ساردی پەرداخەکە فێنە کردەوە، بەرەبەرە هێور دەبوومەوە. لە بیری خۆما مەوداکانی نەکبەتیەکەمم لێک دەدایەوە. تااقەتی دەرفەتی هەڵاتن و دوورکەوتنەوەم لە گالار لە ناکاوە بە باڕۆیی. تاقە هیوای ڕزگاری و شادمانی گەورم لە چاوتروکانێکە لە میانی چەند وشەیەکەوە مەحوب بووە. زۆر جار ئەو ڕێبوارەی کە لە فارگۆنێکدا دانیشتووە واوێ نادەکات کە قیتارەکە کەوتۆتەڕێ، چونکە شوشەی فارگۆنا یەک لە دوو یەکەکانی سەر ڕێڵی هاوتەریبی قیتارەکەی خۆی دەبینێ کە بە بەرچاوی خۆیەوە تێدەپەڕێ و لە ناکاوابووی دەردەکەوێت کە قیتارەکەی تەنیشتی لە حرەکەتدایە، دەچێتە پێشی و لە چاوون دەبێت و ئەو هێشتا لە چاو ئەندازی خەمناکی ئەسکەلە و عەممارەکاندا قەتیسماوە. منیش بەو ئاوایە لا هەوڵەوە باوەڕم وابوو کە بەرەو ڕووناکی دەڕۆم. بیرەوەری نەفرەت ئەنگێزی دزیا ئەدەبیەکەم تێدەپەڕێنم و دەبم بە کەسێکی دی. بەڵام پاشان لاتەکانێکی توندا بێدار بوومەوە و خەمبار و دڵتەنگ خۆم لە هەمان جێگای جاران ما بینیەوە. هێشتا هەمان دزە سووک و چروکەکەی جاران بوو، نەحەقی بەخشین بۆ هەتا هەسایە بووم بە دیل و ئەسیری گالار. چەند بێزارم، چەند شەرمەزارم، چه ئازارێک دەچێژم. ئیدی بۆچی بژیم، بۆچی ئازار بچێژم، بۆچی کار بکەم؟ خۆ هەموو خەون و خەیاڵەکانم بەتاڵ بۆتەوە. دەبێت چاوپۆشی لە شۆرەت لە لەزەت معنەویەکانی ئەفراندن و داهێنان بکەم. دەبێت بەوە قایل بم کە نووسەری تاقەیەک کتێبم و تەواو. دوای چەند ساڵێکی دی ئەم تاقە بەرهەمەش ئەم تاقە سەرکەوتنە لەبیر دەچێتەوە. ئیدی چ کەسێک باسی من ناکە، وەکو ئەوەی هەرگیز نەهاتمە دنیاوە، دەگەڕێمەوە بۆ دنیای عەدەم. ئەو کاتەی کە تامی سەرکەوتنم نەچەشتە بوو، لەزەتی شۆرەتم نەجەڕباندەبووم. وا هەستم دەکرد خەڵکانێکی زۆر بەغیلیان بە پێگە و پایی ڕۆژنامەوانیم دەبن. بەڵام ئێستا هەرچی سەر دێنم و سەر دەبم، هەز دەکەم ناتوانم بگەڕێمەوە بەرسێبەران. گەروم و شک بوو. ڕوندک زایە چاوانم بیناییم لێڵ بوو. لە پشت پەردەی فرمێسکانەوە هەندێک کرێکار بە جلکی شینباوی کرێکاریەوە ئانشکیان دابووە سەر پێشخوانەکە و ئافرەتامەی خانەچیەکە پەرداخەکانی بۆ تەژی دەکردن و پارەکانی لێوەردەگرتن. لە هۆڵەکەی تەنیشتەوە گوێم لە تەق و هوڕی پێکدادانی چۆپی بلیارد بوو. وا هەستم دەکرد لە ناو کاسەی سەری مندا پێکا دەدەن. لە دڵی خۆمدا گوتم خودایە، بۆچی ئەم هەموو شادی، ئەم هەموو شانازی و ئەم هەموو ئارەزووی کەماڵەت پێبەخشیم و بم پەلە و خێراییە لێت سندمەوە؟ بۆچی لە گۆشەی تاریکی دەرهێنام، بەرزت کردمەوە و پاشان بەم جۆرە بناخی ئەرز دابردم؟ بۆچی گیان و ڕۆحت بەم ئاوات و ئومێدا کورت خایەنە ئاوەدان کردمەوە؟ ویستم کەمێک مەی بخۆمەوە، بەڵام تامی تفتی مەیەکە زاری سووتاندمەوە. پەرداخەکەم دایەوە لاوە. پەرداخەکە خزی کەوتە سەر ئەرزە سەلبەندەکە و پارچە پارچە بوو. پێشخزمەتەکە بە پەلەهات پارچە شوشەکانی کۆ کردەوە و بەدەستە سڕێک مێزەکەی سڕی و ئەرزەکەی پاکردەوە. پەشۆکام نەمدەزانی چی بکەم. ئەوەندە پەرێشان و خەمبار بووم، نەمدەتوانی ڕەفتاری خۆم کۆنتڕۆڵ بکەم. ئایا ئەو ژیانم کە دەبایە ئێستا چاوپۆشی لێ بکەم تا ئەم ڕادەیە بەلاوە خۆش و خۆشەویست بوو؟ ئەو ڕۆژانە، ئەو شەوە پڕ لە تامانە، ئەو سیما دڵبەند و دەم بە تاریفانە، ئەو نامە گەرم و گوڕانە، ئەو هەموو تەلەفۆنکردنە، ئەو هەموو چالاکیانە و ناوم، ئەو ناوەی کە بە جوانترین پیت چاپ دەبوو هەزاران زار دووبارەیان دەکردەوە، چۆن لە کەف لە کونێکە ئاوا بوو، وەکو هەر ناوێکی ئاسایی دیکەی لێ هات. چ زوو بیرچووەوە، لاکوولەکەی تڕیشدا نەما. چاوم لا ڕوخساری ئەو پێشخزمەتەی کە پاشماوەی مێی ڕژاوەکەی دەسڕی نەدەگواستەوە. لە ناکاوە لە بەرچاوم بوو بە دوو ڕوخسار، نەخێر بوو بە سێ. ئیدی حاڵی بووم کە تومەز دەگریم. پێشخزمەتەکە دوور کەوتەوە. من بەبێ هیچ هەنس کاڵدانێک بە کپی دەگریام. چاوەکانم کرابوونەوە. هەرچی دەرد و ئازارێکم هەبوو لە چاوەکانمەوە دەڕژانە دەرەوە. بەدەستە سڕێک دەم و چاوم سڕی. ئەگەر بکرابا لە بێزاری و لە سواندا بمرم، لا هەمان شوێندا دەمردم.
دەبوایە هەستم و ئەم باڕە بەجێ بێڵم، بەڵام هەر لە خۆوە تەمەڵی گرتبوومی و نازانم بۆ پێم ڕێدا نەدەگرت کە بڕۆم. ئەنجام هەستام حیسابی خۆمدا بە لارە لار و خاوەخاو لا باڕەکاوە دەرکەوتم. هەموو هۆش و گۆشم لای یەکشت بوو کە ئەم هەواڵە بە سوزان بگەێنم. ئەم لاپەڕانە لە ئۆفیسەکەی خۆمدا دەنووسم. سوزان هێشتا نەگەڕاوەتەوە. بێگومان چۆتە دیدەنی هەندێک ماڵباتی وەک ماڵباتی موریلیان، خانەوادەی مارتینە مارتینۆ. لە کاتێکدا ئەو شیرینی و چا دەخواتەوە و منیش لێرە خەمبار و دڵتەنگ بە تاقی تەنیا دانیشتوم. چ بکەم؟ تەکبیرم چەس. ئەم پرسیارە هزر و بیرم دەشێوێنێ. ئایا دووبارە بکەومەوە نووسینی شەوی ڕەش؟ بەڕاستی حەز ناکەم گەربیریش لە شتی وا بکەمەوە، دەست بە نووسینی چیرۆکێکی دی بکەمەوە. بەڵام بە چه حەقێک شتی وا بکەم؟ بە کام توانەوە دەستی بدەمێ؟ بە جۆرێ لە ناکامی بێتوانایی خۆم دڵنیام کە جورئەتی بیرکردنەوەشم نییە. ئەم دڵنیایی و باوەڕە بە جۆرێ لە زەینمدا چەسپیوە، وەکو ئەوەی دیوارێکی سپی بەرز و بێکۆتایی لە بەردەمدا قوت بوو بێتەوە و هەرچی ئومێد و ئاواتم هەیە گەیی بێتە بنبەست و کوێرە کۆڵانان. چ بکەم؟ تەکبیرم چییە؟ تۆ بڵێ سوزان بتوانێ ئامۆژگاریم بکات و چارەسەرێکم بۆ بدۆزێتەوە؟ ئەو لە کاتی شادیمدا تووڕێی دەکردم، پەستی دەکردم، بەڵام من ئەوە تا لە تەنگانەدا لە مەینەتیمدا هانای بۆ دەبم. ئەوە چییە؟ بۆ نایەتەوە. من پێویستم بەوە بە دەنگی ئەو، بە نیگای ئەو، بە هۆش و زیرەکمەندی و ئارامی ئەو هەیە. نامەوێت لەوە بتر بە تەنیا بم. لەم تەنیایە دەترسم، وا هەز دەکەم کە لە سەدەم و هۆکاری قوڵی شکست و ناکامیەکەم تێدەگەم. گالار لەو دیوی مەرگەوە لە ناو گۆڕە و تۆڵەی لێکردوومەتەوە. ئەو ڕێگەیدام هەموو شتێکی ئەو دار و نەداری ئەو تاڵان بکەم. ڕێگەیدام مەسئولیەتی ئەم کارە بەگرمە ئەستۆ، بەڵام کە وەختی ئەوە هات بەری ئەم تاوانی دزیە بچنمەوە و بە کارێکی پڕزەحمەت و ئابرومەندانە بیرەوەری ئەو تاوانە بسرمەوە کە کردبووم. هەنگێ گالار لە تاریکی گۆڕەکەوە سەری دەرهێنا. ئەو بینا بەرزەی لەسەر بناغی درۆیان ڕۆم نابوو، لەرزی و لە ناوەڕاستەوە درزی برد و بەسەر ماڕوخاو کەوت مەژێر دار و پەردوویەکەیەوە و حاڵی حازر لەو دزیە ئەدەبیەم جگە لە پەشیمانی و پاشگەزبوونەوەیکی دڵتەزێن و کوشندا هیچی دیکەم بۆ نەماوەتەوە. هەرچی نەخشە و پلان تەکبیر و ڕاهەبوو دادی نەدادم لەو سەرەوە بەدەستی بەتاڵ دڵی پڕ ئازار و بیرەوەری نێنگینەوە دەرچووم. گالار هەنووکە بە ناکامی من پێدەکەنێ، بە سەرفرازی و لودبەرزی و چاودێری داماوی من دەکا، بە سەرما سەرکەوت. عینی شەیتانێکە کابوونەوەرێکی مرۆڤانی خستۆتە 1001 جاوی وەسوەسە و لەزەت لەم کاری خۆی دەبینێ. ئەو ڕسمە کاریکاتۆریەم بیر دەکەوێتەوە کە یەکەم جار لە هۆڵی پێشوازەکەی سوزان دیتم. ڕوخسارێکی لەڕ و لاواز و گرژ و مۆن، چاوانی بێبەزەیی بوون. شەیتان سوزان فریام بکەوە سوزان.